إله احتفالية ما سر تخرج مجموعة طلباء أجي بجدربوها مشاركة برنامج ما أباقرنا شياني جنجان عمل منظمات وأقسام المنظمات فشاركت في هذا البرنامج. از گلی خوشحال کو از الوی دارید گل و گنجام جواب 500 کسامیه کود وی پروژه بجدار بینی آواهای آشیانه گنجان و هر وها پیروز باهی الواد کم کود وی روژا جیهانیا پر بیدانه أو شهاداته پیروز بر سرکفتی بین داود سلیم حجی أما جو هيومانيتي بروجيكي ما هي بيكو هر هريكاريك بيتكرن بيكو هر تشك بيتكرن جبوفي بروجي ام راد بن باباك ناشيان گنجا داكو بقارن درفدن كاري بدس خوفا بينن مزانين قلت خبران تشيبو وبشتي برنامج خلاص بين ئەمڕۆ وەک بەشێک لە ئامادەسازی بۆ فستیڤالە نەروپاییزی هەڵەبجە بەشێک لەو خاوەن پیشۆ بەرهەمانیمان بانگشت کردووەکە بە بەرهەمی خۆماڵی بەشداری فستیڤالەکەکەن لەبەرەوەی کە ژمارەی بەشداروەکانمان زۆربوون بەشی یەکەمی هاتووەتەوە ئەمڕۆکە لە ڕێی تروپشکەوە یەکە وەرەگرێ و هەروەها لە ڕێگەی گرێبەستێکەوە پابندبوونی خۆی بە ڕێنمایە تەندروستی و نرخی گونجاو و کوالەتی خۆراکەکانەوە دووپات دەکاتەوە و ئەمەش لە پێناو ڕەچاوکردنی هەم دۆخی تەندروستی هەم بە خراپی دۆخی ئابووری خەڵکی هەوڵێین هەم پابندی ڕێنماییەکان بین و هەم نرخی گونجاو و کوالەتی باشی بەرهەمەکانیش پێشکەش ئەو گرفتەی کە ساڵان هەبووە باخەوانەکان و خاوەن بەرهەمەکان هۆشیاریان کەم بوو بۆ بەشداریکردن لەم جۆرە بازاڕانە الحەمدوللا ئێستا توانراوە بەم فستیڤاڵی هەنارە کە ساڵانە ئەکرێ ئەو هۆشیاریە دروست بکرێەوە خەڵکێکی زۆر بە هەزارەها کڕیار و فرۆشیار دەتوانم بڵێم ڕوو بکاتە فستیڤاڵەکەەوە نەتیجەیەکی باشی هەبێ و ئیسپادەی باشی لێکرێ بۆ خەڵکی هەڵەبجەوە بە تایبەت خاوەن بەرهەمەکان و بە تایبەتیش هەنار. دۆخی حاجیاواش وەکو هەموو شار و شارۆچکانی کوردستان لە دۆخی تاڕادەیەک تەشەنەسەندی ڤایرۆسەکەدایە قوربانی گیانی هەیە نەخۆشکەوتنیش هەیە چاکبوونەوەشمانەیە ڕێنماییمان بۆ هاوڵاتیانەوەی کە خۆیان بپارێزن دەتوانم بڵم تاڕادەیەک هاوڵاتیان پابندبوونێکیان هەیە بە خۆپاراستنەوە بەڵام لە ئاستی پێویستدانە بەڕاستی پێویست بە خۆپارێزی زیاتر دەکە کە تێکەڵاوی شوێنە قەرەباڵەکان نەبن ئەو کەسانش کە تێکەڵاو دەبن سەردانی بازار و شوێنە گشتەکان دەکەن ماسک و دەستکەش بەکاربێنن. دڵنیاین لەوەی کە تا ئێستا لە هەموو جیهاندا هیچ چارەسەرێکی پێویست و دروست وەکو دەڵێت بۆ کۆڕۆنا نەدۆزراوەتەوە و هیچ ڤاکسینێکیش تا ئێستا ئیمپروڤ نەکراوە بۆی لە ئێستادا لە ئەوەل و لە ئاخیرەوەی کە گوتومانە تەنها خۆپارێزیە ئەو دروشمەی کە ئەلویقایەت و خەیر من العیلاج خۆپاراستن باشترە لە چارەسەر بەڵێ ئێستاش دەڵێن خۆپاراستن باشترە لە چارەسەر بە تەنها بە خۆپارێزی کە شتێکی هەرزانە و ئاسانە تەنها چەند خاڵێکە کە ئینسان دەتوانێت خۆی و ئازیزانی بپارێزێ بۆ ئەوەی نەخۆی نەک کەسە ئازیزەکانی تووشی ئەو ڤایرۆسە ترسناکە نەبێت.